لوط یەکێک بوو لەو گەلانەی کە لە ئاوایەکانی سەدوم و عەموڕە ژیانیان بەسەر ئەبرد کە ئەکەوێتە باشووری دەریای مردوو لەناو ئەردەن و لەسەر حدود و کۆتایی فەلەستین. ئەم گەلە خوا جەلە جەلالوه لە 10 سوورەتی قورئانە باسییانەکە، لە سوورەتی ئەعراف و هود و حیجر، سوورەتی ئەنبیا و شوعەرا و نەمل، سوورەتی عنکەبوت و صافات و قەمەر و تەحریم. کاتێکە لە خزمەت قورئانە ئەوەستیت صفاتی ئەم قەومە ئەبینی خوای گەورە لە شوێنێکە بە قەومێکی مسرف ناویان ئەبا، لە شوێنێکە ئەفەرمێ ئینەهم کانوا قەومە سەوء فاسقین، ئەوانە قەومێکی زۆر خراپ و فاسق بوون. لە شوێنێتر ئەفەرمێ بەل ئەنتم قەوم عادون، لە حەدی خۆتان تەجاوزتان کردووە. لە شوێنێکتر بەل ئەنتم قەوم تەجهەلون، جاهلن، جەهالەت بەرپا ئەکەن، خۆتان جاهل ئەکەن. لە شوێنێکا بە قەومی مفسید ناویان ئەبا، نەک فاسد. فاسد ئەوەیە خۆی خراپ بێ، مفسید ئەوەیە خەڵکی تر خراپ بکە. ئەفەرمێ ڕەبی انصرنی علی القەوم المفسدین، بە ظالم ناویان ئەبا. ئەفەرمێ ئین ئەهلەها کانوا ظالمین، کاتێ باسی ئاوایی سەدومەکە قەومەکە و گەلەکە گەلێکی ظالم بوون. صفاتی ئەم قەومە صفاتی زۆر خراپیان هەبوو. رب العالمین صفاتەکانی بۆ ئێمە بەیان ئەکات. پیسترین صفەتیان بریتی بوو لە نێربازی، ڕێگریان لە هەموو کەسێک ئەکە کە بەلای ئاوایەکەیانە تێپەڕێ. ئەگەر کەسێک بەلای نادی ئەوانە و بەلای شوێنی دانیشتنی ئەوانە تێپەڕایە، بەردیان تی ئەگرت، گاڵتەیان پێ ئەکرد، فیکەیان لێ ئەدا، شەڕە کۆتر و کەڵەشێر و شەڕە سەگ و شەڕە بەرانیان ئەکرد. أفرمي ولوطا إذ قال لقومه إنكم لتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين. لوط عليه السلام بيوتن إيوة قومك فاحشيك أكن كردويك خرابي وأكن هیچ کەسێک لە پێش ئێوە گەلانی تر ئەم کردەوە قێزەونەی نێربازیان نەکردووە. أئنكم لتأتون الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر. إيوة نێربازی ئەکەن، ڕێبە خەڵک ئەبڕن، لەناو نادی و شوێنی کۆبوونەوەتانە منکر ئەکەن. زانایان زۆر لەسەر ئەم وتأتون في ناديكم المنكر ڕەئی جیاوازیان هەیە. ئەفەرمون بە ئاشکرا لەناو نادی و شوێنی دانیشتنیانە نێربازیان نەکرد. وتقطعون السبيل، هەندێک لە مفەسرین ئەفەرمون تعدایان ئەکرد لەسەر کەسی ڕێبوار بە زۆر. ئەمانە ئاڵای نێربازیان هەڵکرد بوو.